کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان زیاتر لە 2000 سندوقی دەنگدان کە گرفتی هەبوو و سکاڵای لەسرە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە ماوە چەند ڕۆژێکە بە چاودێری نوێنەرانی حیزب و قەوارە سیاسەکان بەراوردی دەنگەکانی نێو سندوقەکان و میمۆری و بسوڵەی دەنگەکان دەکات. ڕیاز بەدران سەرۆکی بازنەی هەڵبژاردن لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕای دەگەێنێت تا ئێستا هیچ جیاوازیەک نەبووە لە ژمارەکان. ئێستا سەرقاڵیکردنەوەی سندوقەکانی دەنگدانین کە ماوەی چەند ڕۆژێکە بە چاودێری نوێنەرانی لایەن و قەوارە سیاسیەکان و بەراوردی دەنگەکانی نێوان سندوقەکان و میمۆری و شیتی کاغەز دەکەن. بەم هەنگاوەش دەتوانن لایەنە سیاسی و هاوبەشەکانمان لە پرۆسەی هەڵبژاردن دڵنیا بکەین کە هیچ جیاوازیەک نییە و لەم چەند ڕۆژەی کارکردنمان تا ئێستا هیچ جیاوازیەک نەبووە و دەستنیشانکردنی سندوقەکان لەسەر جەمپارێزەکانی عێراق بووە بە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی ئەو سندوقانەی کە سکاڵایان لەسەرە و ئەو سندوقانەی کە فەرمانبەری سەر سندوقەکان بە دروستی کارەکانی تەواو نەکردبوو. سەبارەت بە دەستکاریکردنی دەنگەکان و هاکردنی ئامێرەکان بەدران ڕای دەگەێنێت ئەوە مەحاڵە و ئەو هەواڵانە دوورە لە ڕاستیەوە. تا ئێستا بە هیچ شێوەیەک ئامێرەکانمان هاک نەکراوە و بەرنامەی ئامێرەکان بە شێوازێکی زۆر زانستیانە دانراون. هیچ دەستکاریکی دەستی یان کۆمپیوتەری نەکراون لە ژمارە و داتاکانی ئامێرەکان و ئێمە تەنیا پشتمان بە میمۆریەکان نەبەستووە وەک دەبینن بەراوردەکان سەرجەم گومانەکانی نەهێشتووە. عبر الوسط الناقل وقد تم التثبت من كون تلك النتائج هي مطابقة 100%. لە هەڵبژاردنەکانی دوانزەی ئەم مانگە 87 هاوپەیمانی و قەوارەی سیاسی و کەسایەتی لە ڕێی 6990 کاندیدیان کێبڕکیان دەکرد بۆ بەدەستهێنانی زۆرترین دەنگ و کورسیەکانی ئەنجومەنی نوێنەران. بۆ یەکەم جاریشە لە عێراق لە ڕێی پێشکەوتوترین ئامێرەوە پرۆسەی دەنگدان بەڕێوە چوو. بەراوردکردنی دەنگەکانی نێو سندوقەکان و میمۆری و ئەو کاغەزەی لایەنە سیاسیەکان و کە لە لای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان هەیە سەرجەم گومانی لایەنە سیاسیەکانی سڕیەوە. ئەم هەنگاوە بۆ بوو سکاڵای لایەنە سیاسیەکان تایبەت بە ئامێرەکە بسڕێتەوە. بڕیاریشە سبەینێ کۆتا ئەنجامی هەڵبژاردنەکان ئاشکرا بکرێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.